جارێکی دیکە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دۆناڵد ترەمپی تۆمەتبار کردەوە بە بربەست دروستکردن بۆی لە وەرگرتنی دەسەڵاتەکانیدا ئەمەش لە کاتێکدا هێشتا ترەمپ دانی بە شکستی خۆیدا نەناوە. We just aren't getting all the information that we need for the from the outgoing administration. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە نێوترین وتاریدا ڕایگەیاند تیمی ترەمپ لە وەزارەتی بەرگری و ئۆفیسی بەڕێوەبردن و بودجە بربەستیان بۆ تیمەکەی دروست کردووە و زانیاری پێویستیان نادەنێ لەسەر بابەتە هەستیارەکانی ئاسایشی نیشتیمانی. جۆ بایدن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی 30 تشرینی دووەمی ساڵی 2020 توانی 302 کورسی بەدەست بێنێت و بە جیاوازی نزیکەی 7 ملیۆن دەنگ سەرکەوتن بەسەر ترەمپدا تۆمار بکات. بەڵام تا ئێستا ترەمپ دانی نەناوە بە شکستی خۆیدا و باس لەوە دەکات ساختەکاری فراوان ئەنجام درراوە. گرژیەکانی نێوان پنتاگۆن و تیمی ڕادەستکردنی دەسەڵاتی بایدن لە چەند هەفتەی ڕابردوودا زیاتر قوڵبوونەتەوە لەسەر پێدانی زانیاری و وردەکاری گرنگی ئاسایشی نیشتیمانی. هەفتەی ڕابردوو جۆ بایدن ڕایگەیاند پنتاگۆن ڕەتی کردوێتەوە زانیاری بدات بە تیمەکەی لەسەر هێرشە ئەلکترۆنیەکانی سەردامەزراوە و ڕێکخراوەکانی ئەمریکا کە بەپێی راپۆرتی میدیا ئەمریکیەکان تێیدا 18,000 دامەزراوە بەر هێرشەکە کەوتون و گومان دەکرێت وەزارەتی بەرگری و ئاسایشی نیشتیمانی و وەزارەتی خەزیەنە لە لیستەکەدا هەبن. جۆ بایدن لە وتارەکەیدا باسی لەوەش کرد بە تایبەتی لە وەزارەتی بەرگری ئاستەنگ بۆ تیمەکەی دروست کراوە و ئەمەش کارێکی نابەرپرسیارانەیە. بەڵام لەلایەکی ترەوە کریستۆفەر میلەر وەزیری بەرگری بە وەکالەت بەرگری لە تیمی ترەمپ کرد و ڕایگەیاند بەرپرسانی ئیداری سەرۆکی ئەمریکا بە شێوەیەکی تەواو پیشەیانە کاریان لەگەڵ تیمی ڕادەستکردنی دەسەڵات کردووە. ئەوەشی خستە ڕووکە وەزارەتەکەی تا ئێستا 164 چاوپێکەوتنی ئەنجام داوە لەگەڵ 400 بەرپرس و 5,000 پەڕی بەڵگەنامەی دابین کردووە بۆ تیمی بایدن. ئەمەش زۆر زیاترە لەوەی کە تیمی ڕادەستکردنی دەسەڵات لە سەرەتاوە داوایان کردبوو. ئەوەش لە کاتێکدایە کە سەرچاوەیەکی ئاگادار بە CNN ڕاگەیاندووە هێشتا کۆبوونەوەی گرنگ و هەستیار ڕادەستی تیمی بایدن نەکراوە و سەرچاوەیەکی دیکەش باس لەوە دەکات ئیدارەی ترەمپ بەردەوامن لە نکۆڵیکردن و دواخستنی کۆبوونەوەکان.